یەکێک لە نیعمەتەکانی خودای گەورە بینینی دیمەنی کانیاوەکانی هەرێمی کوردستانە. جانمونەی یەکێک لەو کانیاوانە ئەم کانیاوەیە کە ئێستا ئێمە لە تەنیشتیەوە وەساوین کە دەکەوێتە سەر شەقامی 100 مەتری شاری سلێمانی. ئەوەی جێگەی سەرنجە بەهۆی کەمی بارانبارینەوە لە ساڵانی ڕابردوودا زۆرێک لە کانیاوەکان وشک بوون. ئەمە جێگەی نیگەرانی بوو بۆ هاوڵاتیان، بەڵام ئەم ساڵ بە پێچەوانەوە ڕێژەیەکی زۆر بارانباری وە سوپاس بۆخوا زۆرێک لەو کانیاوانەی کە لە ساڵی پێشوودا وشکیان کردبوو ئەم ساڵ کانیاوەکان تەقیون و بژاونەتەوە. ئەمە یەکێکە لەو کانیاوانە کە دەکەوێتە سەر جادەی 100 مەتری شاری سلێمانی. ئەوەی جێگەی سەرنجە ئەم کانیە لەم شوێنەیە هەڵقوڵاوە پێشتر قەت ئەمە نەبینراوە. ئێمە بینی ومانە کە کانیاوەکان لە ناو لادێ و گوندەکانە هەڵەقڵێن، بەڵام ئەم جارە جیاوازتر لە نێو شاری سلێمانیە ئەم دیمەنە ئابینرێ. بۆیە هاوڵاتیان زۆر دڵیان بەمە خۆشە، دێن بۆ ئێرە سێری دیمەنی جوانیەکەیەکان وێنەی لەگەڵاگرن و ئەم ساڵ بە نزیکەی 1000 ملیم باران لە شاری سلێمانی داباریوە. ئەو کانیاوانەی کە لە ساڵی پێشوودا یاخود ساڵانی ڕابردوودا نەبوژابوونەوە یاخود وشکیان کردبوو، لەم ساڵدا زۆربەی کانیاوەکان تەقیون و بژاونەتەوە و بە پێچەوانەشەوە هەندێک شوێن هەبوو ئەسڵەن کانیاوی تیانە تەقیوە، وەکو ئەم شوێنەی کە ئێستا ئێمەتیایە وەساوین، بەڵام بۆ ئەم ساڵ جیاوازتر لە بەرزایی شوێنەکەەوە ئاوێکی زۆریەتە خوارەوە لە هەر بەشێکی ئەم شوێنەی کە ئێمەتیایە وەساوین دیمەنی جوانی ئاوە بینی کە لە کانیاوەکە تەقیوە هاتۆتە خوارەوە. وەکو ئاماژەم پێدا هاوڵاتیان بەم دیمەنە زۆر دڵخۆشن، دێنە ئێرە سێری دیمەنەکەکەن وێنەی لەگەڵاگرن. ئەمە نمونەی ئەو کانیایە جا ئاوێکی زۆر پاک و سازگاریشی هەیە و خەڵک یە بۆ ئێرە ئەڵێ حەزەکەم ئاوی شیرینی کانیەکانی کوردستان بخۆمەوە، یەکەم شدێن بۆ ئێرە لەبەرەوەی نزیکترین شوێنە بۆ ئەوان لە شاری سلێمانیە. لێرە تامی ئاوی شیرینی کانیاوەکانی شاری سلێمانیەکەن.